سڵاو بنێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش. من محەممەد جەلیلم، بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شەشە جوانەکەی کەناڵی بادینیانەوە پێشکەشتان دەکەم. لە بەرنامی ئەمجارەی دەنجی خەڵک باس لە پرۆسەی هاوسەرگیری دەکەین لە نێو گەنجاندا. بابزانین هۆکاری کەمبوونەوەی پرۆسەی هاوسەرگیری لە نێو گەنجان بۆ چ دەگەڕێتەوە. لەگەڵ هاوڵاتیان و گەنجانی قەزای بەردەڕەش گفتوگۆ دەکەین. ڕاوبوو چوونیان بۆ ئێوە دەگوازنەوە. فەرموو بینەریەم بەرنامەیە بن. سڵاوتان لێبێ. سڵاو بەخێر بێ سەرچاو مامۆستا. هۆکاری کەمبوونەوەی ڕێژەی هاوسەرگیری لە نێو گەنجان بۆ چ دەگەڕێتەوە؟ بەڵێ ڕێژەی کەمبوونەوەی هاوسەرگیری بە گەلک کێشە هەیە. بەڕاستی یەک لەوان پێنەدانی سلفەی زەواج بڵێ و کاریگەری هەبوو کاریگەرێکی زۆری هەیە بەڵێ لەلایەن گەنجان، چکن ئێستا ئێشەکە بەڕاستی وەکو پێشان نماوە ئەنە گرانیەکی یەکجار زۆرە. ئەگە بەراورد کەین ئێستا دەچی داوای ژنێک دەکرد 30-40 مسقال نەیدەکرد پارێشکەم، ئێستا داوای 20 مسقال کات 10-12 میلیۆن 14-15 میلیۆن یانە ئەوەیشی زۆر دەکا. بەڵێ کاریگەری هەبوو لەسەر ئەو گەنجانێک کە دانەوێت ژیانی هاوسەرگیری پێک بێنن و تۆڕە کۆمەڵایەتیانیش تۆڕە کۆمەڵایەتی زۆر ئەوەی هەبوو. بەڵێ کێشەکانە بڵێ یەک لە کێشە سەرەکیەکانە بەڕاستی ڕێژە زۆر کەم بووە. باشە ئێستا کە دەبینی نرخی زێر بەرز بۆتەوە هۆکاری ئەمەش نابێتەوە هۆکار بۆ ئەوەی کە کەمترە گەنجان هاوسەرگیری پێک بێنن. بەێ وڵا بەڕای من بێت ئەگەر هەر بە پارەکە بێت شتێکی کەم بیت باشترە، چون پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر ژنێک نەختی کەمتر بیت خێری زیاتر تێدا ئینشاءالله. سە لە خواروی مایان نزیک مووسڵ نرخ ئافرەت 4-5 میلیۆن دینار نەکو حەقی خۆیان ئەگا هەتا 20 میلیۆنیش داواکەم، بەس شتێک بە قەدەردا گەنجەکە پێ بکرێت هاوسەرگیریەکە بکات. لای ئێمە چۆنە؟ لای ئێمە ماشەڵڵا 30 مسقال و 40 مسقال و حەقی خۆیان لە چجار وەکو ئەم پارە بۆ ئافرەت حەلال نیە، بەس ئێستر زروفەکە و های دەوێت گرانیەکی زۆرە. بڵێ باشە پێوانە ئەماش وەکو چاولێکەریە وایە یعنیە دەڵێ ئەو کەسەیە بە 40 میلیۆنە زیاد 6 مسقال زێڕی بۆ کردو و 50 کردو ئەمنیش بەوەندەی دەکەم. ئەمانە وەکو چاولێکەری ئەوە عادەتێکی زۆرەوەی بەڕاستی لە لایمان، چکن بینیتم گەلک لە ئیشیوەها لە کۆمەڵاتی بەشداریمان کردی بەڕاستی ئەوی لە هەمووی نەختی کەمتر بیە زۆر بەختەوەرتر بیە، زۆر لەوەی بەختەرە. ئێستا بەری چەندێکە ماڵەکەم دەناسی داخوازیکارێکیان هات گوتی 40 مسقال و 2 میلیۆن وتی ناوەڵامە دوو بکمە خواستی حەز دەکەم بۆ ناوبانگەکە ناویان ناینم دوتی حەز دەکەم 140 مسقال بێت لەگە 3 میلیۆن ئەخر 140 مسقال بە باڵگەش. بڵێ بۆی گەنجەکە مالی کوڕەکە گوتی ئێمە بۆی دەکەین، کچەکە داوای ئەوەندەی نەکرد، بەس گوتی مادام ئێوە زۆر دەکەن ئێمە مەمنونم کچەکە. ئەمە وەکو بۆ خەڵکە یعنی عادات و تەقالیدیشی بۆ خەڵکی خراپە وەڵڵا خراپ. یعنی شتێکی ئەوە تۆ بێت ئێستا 5 میلیۆن دینار 6 میلیۆن دینار لەو زروفە زیاتر نیە، چون پارەکە بە زەحمەت بەدەست دەکەوێت. هەموو شتێک زۆر گرانیە بەڕاستی. ئێستا بێوێ ژیانی هاوسەرگیری پێک بێنێ ئەکە باست کرد کە کۆمەڵە کێشە و قەیران ئەوە چەند تەکلیفی لێ دەکەن لە ڕووی پارەوە، یعنی ئێستا کە دەبینی نرخی دۆلاریش بەرز. وڵی ئەگەر لە هەمووی کەمتر بێت مقارنمان کرد لە هەفتە ژنە خواست بۆ ئامۆزاکەم 25 تا 30 میلیۆن دەچیت ئەگەر لە هەمووی کەمتر بێت کەمترەوە 25 میلیۆن دەچیت بە نەخت و مارەکردن و گواستنەوە و خوتوبە و پێشان بوو یەک جا دەکرابێکی ئێستا بوو کە تا دەگوازرێت تا 4-5 دەیکەنە بوو شەوی خەنەیە و خوتوبەیە و ڕۆژی مارەکردنە و ڕۆژی هاوسەرگیری و هەمووی بیتە مەسرە بەڕاستی. دەتوانین ئێستا پێک بینی ژیانی بۆ شێوازە 30 میلیۆنی لە بەردەستە دەتوانین؟ وەڵڵاهی زەحمەتە زۆر زەحمەتە. هەرەندا دەتوانیت ئەگەر پێشتر ماسی 500,000 بە دەتوانێت ژیانی مالی هەم بەڕێوە بکردووە، ئێستا 1,500,000 یەڵە بە ژیانی مالی خۆی ڕابگات.
پێشتر سلفانە هەبوو سلفی عقارات هەبوو دەتوانێت و کەسانی کە ژیانی و سەرگیری پێ دەتوانن خانوویەکییان بخۆ دروست کردو با یاخۆ سلفەی زەواج هەبوو دەیاندا ئەو پێنج ڕادێکی زۆر باش بەڕاستی و سلفانە ئیتر یانە لە دەیەکان لە ناو شارەکان سلفەی زەواج و سلفەی خانوبەرەش بەڕاستی 1970 1990 خانی خۆل و قەدیم نمە هەمووی بوو قەسرەکە لەو سلفانە بوو هیچ زەواجی شەروها هیوادارم ئەو سلفانە بگەڕێتەوە پێدوانی ڕێژەی هاوسەرگیری زیاتر دەبێت زیاتر دەبێ و بەڕاستی کچەکانش هەموو دەچنە سەرڕێی خۆیان ئینشاءالله ئاز دەکەم هەموو بابێک من وەکو بابێک بە کچیان بحەوێت یانە بەڕاستی دڵخۆش بەختەوەری لەوە نییە بە پارێکی زۆر کوڕا ئەتوو غزماتی دەکەی با غزماتیەکە غزم بێ نا ئەوە بکەی قەرداری بکات هەتا کچەکەت بخوازێ قورسی چی زۆر لەسەر شانی گەنج هەیە ئەری وەڵا بارقورسێکی زۆرە بەڕاستی لەو زروفە چون خۆم دەزانم لەو 28 ساڵە ناو ئیشی دکاندار و چتمە الحەمدولله شایەکان گران بووە گەنج ناتوانانی باوەڕکە گرانیەکەی بلێم لە 29 سال لە ساڵی نۆتەکان هەتا ئێستا وەکو شش هەماگەی نییە هەموو شتێک بەراورد بە 2000 لە حەدی خۆی زیاتر گرانە کاریگەری ناکاتە سەر بەرێ وەڵا ئێستا تۆزێک موچەکەەوە بزانم باشترە بەڕاستی بەس ئەو گرانیە بەڕاستی هەناگە نالم موچە نیو لەوەندەی بە بەس تۆزە ئەو ئەشانە گرانیەکی یانە چۆنە لە حەدی خۆی زیاتر بە دیارە. بەخوای زۆرە هۆکارەکان گەلک زۆرن یەک لەوانە موچە سەبەبەکە 2 میلیۆن دلار هەستان سەبەبەکە 3 میلیۆن مەسائلی کۆمەڵایەتی کە خەڵک پێشان بەشتەشیش کەم ڕازی بۆ ئێستاکە سەقفی داواکاری یەکجا زۆر لەلایەن کچ و لەلایەن کوڕەوە ئەوانە هەمووی سەبەبن بەڕاستی ئەنێ سەبەبی چکە هەیەکەوە خەڵکەکی زۆر گەنجە دەرێ من ژن دێنم بەڵام دەبی خانیم هەبی ئەنێ شتانە زۆر شتەچێت پێشەنەمە لە ساڵەکانی نەوەتەکان من یەک لەوانە بووم ژدمێن لە مەتبەخ گواستمەوە هیچ غرفە نەبووم ئەمەکانم و باب هەموو غرفەی خوان هەبوو مەتبەخیان بۆ من چۆل کە ژنم هێنا ینی لە 18 ساڵی ژنم هێناوە مەقسەدم لەوە یعنی خەڵک پێشان تەڵەبیاتی زۆر کەم بوو بەڵام ئێستاکە تەڵەبیاتی یەکجا زۆر بووە ئەین دایک و بابەکان سەبەبن تۆڕە کۆمەڵاتیەکان سەبەبن ئەوانە هەمووی سەبەبن بێجگە لەوەی کەوا حکوومەتیش سەبەبە یەک لەوانە ئایا هۆکاری ئەو ئەلامەی کە ئێتوو ئێستا لە لێی هیچ جارێک هاندانی گەنج بووە بۆی ژن بێنی ئەوەش سەبەبەکە بەڕاستی چکە هاندانی خەڵک بەرەو زەواج شتێکی زۆر پیرۆزە ئێستاکە کەوە تۆڕە کۆمەڵاتەکان وای لێ هاتووە گەنجەکان دەنێ وڵای مە ژن ناینەژین بۆ چ بینن لەبەرەوەی مەصرفی گرانە و جێگای دەوێ و ڕێگای دەوێ و پارەشی وا نییە ئەو مەسائلانە وای لێ کردیا کەوا هەموویتە کە لەسەری خڕبیتەوە وە دەکاتن کە دڵیشی بشێ هیچ جارێک ڕۆژەی هاوسژەی جێبەجێنەکە کە دەبینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەبینی کە دوو کەس لێک زیاد دەبنەوە زیاتر کچە مودێڵەکان ئەوانە وەکو شتەشیان لێ کردو شتێکی ئاساییان لێ کردووە ئەوانە کاریگەری ناکاتە سەر ئەو گەنجانەی کە ژیانی هاوسەرگیریان پێکێناوە کەسانی دیکەشان بنن کە هەوڵی جیابوونەوە بدەن باسمان کردانی ئەوە ئەعلام و حکوومەت سەبەب کارە لە شتەی چونکە ئینسانی ئەو مۆدیل و شتیوا پێشان شتیوا نەبوو شتیوا نەبوو کە ئێستا هەیە خاصن ئێمە ملەتێکین لە 1990 بسڵمانین هەندە مەسائل هەیە ئەتو نابی لە تەلەڤیزیۆن شتیوا لۆ خەڵک هەوا بینێ سەری وڵا بیبتە شتێکی زۆر عادی تەلاقدان و یان مارەکردن و شکابرەت ئەوڕۆ مارە کرا پیشی چەند ڕۆژێکیش تەلاق درا ئەنی شتێکی زۆر ناشینە وای لێ کردیا بیبتە شتێکی ڕۆتین لەبەر هەندێک خەڵکەکە ئێستاکە هەست پێ دەکەی محکەمەکان پێشیان پڕە لە تەلاق و شتیوا ئەنی بەڕاستی ئەوە هۆکارەکەی هەمووش بۆچی باسم کرد حکوومەتە حکوومەت نابی دەبی حدشی دانی لە بۆ ئەو مەسائلی مۆدیل و شتیوا ئەوانە ڕابگری ڕاستی مەسائلی تربیەوی ینی ئێستا مەمنارێن ملەتەچی بەلاتێکی وان لە تربیەتەوە ئەو شتانەمان زۆر پێشتەچی ئەوەیە بەڕاستی ئەمە باسمان کرد کە لە نۆتەکان خەڵک بەشتەچی کەم ڕازی بوو ئەخە سەقفی ئەوەندە زۆر نەبوو تەلەڤیزیۆنەکان و ئەعلامەکان شتیواها باسی نەکرد بۆ ئێستا شتیوا گرانکە کە ئەو گەنجەی کە بێ ژیانی هاوسەرگیری پێک بێنێ چەندی پێویست بەلای کمی پێویستی بە 2 دەفتەر دلار هەیە ئەوڕۆ شدێ 2 دەفتەر دلار چونکە زۆر زەحمەتە زۆر زەحمەتە چونکە گەنج نییە ئەوڕۆکە دەچی من مەسائل لەنەوە زۆر سوپەناوێ هەمووی گەنج داوای خاصن ئافرەت لای خۆیەوە دەوێت یەکەم جار جودابیتەوە کاکە شتەکە دراوەستە ماوەک پێ بچیانێ ئەو کوڕا شتەچی هەبی ماڵە شێبی ئیشیشی بی کاروکاسی بچی بکە ئەو شتانە هەمووی نییە
لەسەر حالش کچەکە دەرێ وڵی ماڵی خۆم نەبێ مێردی پێ ناکەم ئەوانە هەموو سەبەبن بەڕاستی لەبەر هەندێک دەمشا دەکەی دەچێت پێش محکەمەی زۆر بەڕاستی بەداخەوە کە دەچێت وێندرێت تەمەشادێک هەست پێ دەکەی خەڵکەکی یەکجار زود ڕێژەی تەلاق فڕی ڕێژەی زەواجی زۆر کەم دەبتەوە ڕاستی ئەوە زۆر پێمان ناخۆش کە شتێ ڕوویدایە کە پێشان ئەو شتان نەبوو کە زۆر وەزع ناخۆش بوو کە زۆر ناخۆش بوو باوەڕکە خەڵک زۆر کاسبی نەبوو ئیش نەبوو چێستا نەبوو ئەنێ وەی لە هاتێ برێم وڵایژم بەژنەکەی پێشان زۆر باشتر لە ئێستا زۆر ئانی وەی لە هاتیوە برێم چووکەلەوە پێشان چار دڵ ڕازی دەبوون ئێستا کە دولمان پێ ڕازی نابی کێشەکان و قەیرانەکان هەمووی دەگرتەوە مۆچی گوتم هەمووی دەگرتەوە سەر حکوومەت بەڕاستی حکومەت دەوی بەنامەی هەبی بەرنامەشی چاچ هەبی ئینسانی پسپۆڕ لەو بارەی مۆتەمەراتی زۆر گەورە دروست بکاتن فی سەبی خەڵک بەرەو زەواج بڕوا وا تێبگاتن کە پێغەمبەری خوا ساوسن برێ ڕەحمەتی خوای لەو ئافرەتەی بیکەوە پارەچ کەم لە مارێکی ڕازیە لە دینی ئیسلامیش دەڵێ هەم کامل دەبی وەکەوە دەڵێ بزەبت نیوەی ئیمانە ئەگە تو کامل دەبی ئەگەر هاتووە تو ئافرەتەکەت گواستەوە ئەو نیوەی ئیمانەکەت کامل بوو بەڕاستی ڕاستەوە وەچی گوتمە تو ینی داواکارین حکوومەت بە هەموو شتێک بە سمینار بە کۆر بە هەموو تەلەڤیزیۆنەکان وا لێ بکاتن خەڵک هام بدە بۆ زەواج بەڕاستی گەنجەشی زۆرمان ئێستا بێژنە یەکجار زۆرە یەکجار زۆر بووە هەندی خەڵک هەبووە ئێستا من برادرمێ لە محکەمە ناوەکان ناینەوەی بە 4 ڕۆژی تەلاقی داوە شتیوان نەبووە لە هیچ زمانە خاستن مەسائلی عەشایری شتێکی زۆر غەڵەتە بەڕاستی کابرا بە 4 ڕۆژ و 5 ڕۆژ یان بە هەفتە ژن تەلاق بدرێ یانی شتێکی لەم ئەوەی عەشایران نەبووە نەخێر ناشتیوان نەبووە ژن و مێرد زۆر جاران مشکلیان هەبووە لە غورفەی خۆیان لێ نەگەڕان بستە دەرێ بەڵام ئێستا کە دەبینین هەرچەندەکە دەبینین زۆربەی دائیرەکانی توندتیژی ئافرەتان و ژنان وانەمانەیە والله ئەوان هەوڵیان نەداوە ڕێژەکە من هەست پێ دەکەم ئەوانە بوونە بربەست لەوەی زیاتر خەڵک لە زەواج دوورکەوتەوە نەک هاندانە چونکە ئایا چیان کردووە ئێستا چیان کردو وڵی ئەوانی ئێستا هەنە توندتیژی دری ئافرەت وشتیوە هیچ جارێک سۆر کۆبوونەوەچیان یان شتەشیان کردو لەگەر ئەو خەڵکەی عوام بزانین سبب چیە و خەڵکە لەو تەلاق درێ سبب چیە ئەو گەنجانە بۆ ژنێ نایدن باشتی وای کردووە نەخێرە من محاسب دەکەم ئەوانە زیادن بە زیادەوەیە بەڕاستی لەناو مجتەمع چونکە ئەو دەوێ مجتەمعی دینی و بە دین و بە ئەخلاق و ڕەوشبەرز بتە مجتەمعی سویدی و خارجی کەوا زۆر پێ احتیاجی بی کچی خۆی کچ مێرد بکە بەبێ بابی کوڕبژن بینی بەبێ بابی ئەو شتانەش لە مجتەمعی بەڕاستی نەجەحەت نانی و دیرشمان ئێستاکە ئەو چەند ساڵی ئەوەی کەوا ئێستا دەیبینین لەو چەند ساڵی ڕێژەی تەلاق گەلێک زۆر بووە دیارە سەبەبەکەش ئەوان هۆکاری کەمبوونەوەی ڕێژەی هاوسەرگیری لە نێوان گەنجاندا دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک یەک لەوە هۆکارانە بەهۆی گرانی بازاڕەوە بە تایبەتی زێر کە گەنجێک دەیوێتن هاوسەرگیری بکاتن دەڕۆن تێ کابرا دەلێتن هەفتا مسقالی پێنایەتە کڕین دەکا گەلێک لەسەری دەوەستەوە کەواتە ژنی پێنایێتە هۆکاری دووەم نەبوونی ئیش و کار کابرا خۆی پێبەخێو ناکەیتن بچتن ئافرەتێکیش بکاتە بەڵا لە سەری خۆی ئەوشی پێبەخێو نەکرێت سبەی شەرمەزار دەبتەوە شەرمەزاری خۆی دەبتەوە شەرمەزاری ماڵەکەی دەبتەوە زۆر شتێکی ینی پێی عیبە کەواتە خۆم بەتەنیا بژیم خۆم دەرەقەتی خۆم بێن بەسە بۆی باش ئەمانە دۆلار کاریگەری نەکردوتە سەر پرۆسەکە کەمتر گەنجان ڕوو لە هاوسەرگیری بەێ بە تاکید ئێستا هەر شتێک بێتن کە دێتن دۆلارە ینی بە پارەی خۆمان ناتێت کە بە دۆلار دێت کە دۆلاریش گران بیتن کابرا دەلێ بە ئەوەندە دۆلارەی کڕیتم ئەوەندە دۆلارە لێک بدەوە دەکا پارەیەکی زۆریمە طبعاً کاریگەری ئیجابی هەیە لەسەر ئەو پرۆسەی هاوسەرگیری دۆلاریش بەشێکە لەو کەمبوونەوەی زەواج باشە پێشتر حکوومەت کۆمەڵێک هاوکاری پێشنەی دەداوەکو سلفەی زەواجکە 5 میلیۆن دینار یاخۆت سلفەی حەقار 20 میلیۆنی دەدا بۆ ئەو گەنجانی کە تازە ژیانی هاوسەرگیری پێدێن پێدوانیە ئەگەر هاتو دووبارە دەست پێ بکرێتەوە ئەمە زیاتر گەنجی هاان دەدا بۆ ئەوەی ژیانی هاوسەرگیری پێک بێت
بەتاکید ئەگەر ئەو سلفانە سلفەی حەقار و ئەگە سلفەی زەواجە دەست پێ بکاتەوە گەنجان بەتاکید ڕوودەکاتە لە ژنینان و پرۆسی هاوسەرگیری پێک دێنیتن یەکەم جار 5 مەیلۆنی وەردەگریتن ئەوە خۆی ژنەکەی هەرچ نەبیتن گەلێک مەصرف لە کۆری دەبتەوە لە مەصرفەکانی کە دەکەفتە سە ئەستۆی هێ دوێش سبەی دەچتن 25 مەیلۆنی عقاری سلفەی عقاری وەردەگریتن ئەویش لە خۆ هێرانەیەک چا دەکاتن دەچ تێدا دەژیتن و کەمە لە خۆی شێکێ بکاتن خۆی پێبژێنیتن لەگە وەزعەکەی خۆی بگونجێنیتن ئێستا کە دەبینی ڕێژەی هاوسەرگیری لە نێو گەنجان ڕووی لە بەرزبوونەوە کردو یاخود کەم بوونەوە بەتاکید زۆر کەم بیتەوە بەری ئێستا ڕێژەیەکی زۆر بوو ئەو کاتەی سلفەی زەواج و سلفەی عقار دەدرا بەس ئێستا زۆر کەم بووتەوە ئەوەش دەگەڕێتەوە بۆ گەلێک هۆکارەکان باسم کرد پێشتر ئێستاش تۆڕە کۆمەڵایەتێکیان وەکی جەنابەت باسی کرد کە بەستیترین تشتەوە تیکتۆکە و سناپە و نازان چیە و شتانە کاریگەری هەیە لەسەر ڕێژەی جیابوونەوە ئێستا کچە مۆدلەکان هاتیە ئاسکەی لە مانگەکی دوو جاران شووی دەکاتن پێی عادیە و سوبانێش جیا دەبتەوە وا لێ کردیە کە پرۆسەی جیابوونەوە لە دادگاکان زۆر ئاسایی و شتێکی ئاسایی نۆرمال هەموو جدا جیا دەبەوەتەوە زۆر پێ ئاساییە باش لەگەر دابوونەریتی کۆمەڵگایەکە ئێمە دەگونجێ پێشتری ژواوە نەخێر پێشتر وهانە بوو کابرا شەرمی دەکرد داوای جیابوونەوە بکاتن کاکە شەرمی دەکرد ناسیاری بوو یەکوتیان دەناسی خەڵکی ئاوایی گوندی هەموو یەکوتریان دەناسی ئەلانەکە کابرا نایناسیتەن یا لە جیا دەبەوە جیا دەبتەوە زۆر ئاساییە پێی نۆرمالی لێ هاتووە شتێکی نۆرمالیاتە تەوان کابرا پێی عادیە جیابتەوە ئەوە لەوەی جیابتەوە سبەیەکی دەردەهێنیتن زۆر ئاساییە بەڵێ بێگومان هۆکار زۆرن قەیرانی دارایی ینی سەبەبی ڕئیسیە کە پرۆسی هاوسەرگیری کەم بوویتەوە بەڕاستی ینی بەرزبوونەوەی نرخی زێر نرخی هەموو ئەشیای ناو ماڵ و هەموو شتێک هۆکارن بەڕاستی لەوەی کە پرۆسی هاوسەرگیری کەم ببێتەوە باش ئەگەر گەنجێک ئێستا بیەوێ پرۆسی هاوسەرگیری پێک بێنێ پێ دوایە تەکلیفەشی زۆری لەسەر دەکەوێت بەڵێ بێگومان تەکلیفەکی زۆری سەدەکەوێت ینی هەر بەلای کەمی هەتا 20 میلیۆنی دەڕواتن کە بێ ماڵێکی دانێت و هەتا نەختی دانێت و زێر بکرێتەوە شتانە بکرێت بەڕاستی پارەکی زۆری دەوێتن 20 میلیۆن زۆر نییە بۆ گەنجەک بێگومان زۆرە کاری نەبێ ینی دەرچوو زانکۆ و پەیمانگە بێت تا خۆی سەدانە مەزرا بێ ینی کارێکی ئەوە تۆی نەبیان چاوەڕێ موچەکەی بکات بێوێ هاوژیانی هاوسەرگیری پێک بینی ئایا دەتوانێت بەڕاستی زۆر زەحمەتە ئەوەی دەتوانیش پێشی بینی زۆر قەردار دەبێتەوە لەسەر ئەو پرۆسەیە هیوادارن حکوومەت ئەوە پێشینەی پێشتر ئەوەی دەیدا پێشنی هاوسەرگیری دەدا بە گەنجان هیوادارین ئەوە بدرێتەوە بە گەنجان ئەوەی بتوانن ئەو پرۆسەیە هەنی لای کەم تۆزێک باریان سوکتتر دەکاتەوە بەڕاستی پێشینی هاوسەرگیری کاریگەری دەبێت لەسەر و گەنجان زیاتر بچنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە بەڵێ هاندانێک بوو بۆ گەنجان کە پرۆسی هاوسەرگیری پێک بینە بەڕاستی هاندام یعنی شتێکی باش بوو کە بەس ئێستا نەمایە ینی ڕێژی ئەو هاندانی نەمایە بۆ پێگەاندنی ئەو پرۆژەیە بەڕاستی باش ئێستا نرخی دۆلاریش بەرز بۆتەوە ئەمش کاریگەری ناکاتە سەر بەڵێ بێگومان کەلوپەل و پێداویستیانی کە دەیانەوێ بۆ ژیانیشی خۆیان دابێت بەڵێ بێگومان نرخیە دۆلار بەرز بوویتەوە هەموو شتێکشی لەگەر بەرزبوونەوەی دۆلار هەموو ئەشیاکی هەر گرام بووە بەخۆی ینی دۆلار لایەک گرامبوونی شتومەکانیش لە لایەشکە گرام بووە ڕاستی ئەمانە هەموو کاریگەری دەکاتە سەرەوەی ژیانی هاوسەرگیری لە نێو گەنجان کەم بێگومان هۆکاری سەرەکین ئەوانە بەرزبوونەوەی نرخ گەنج ناتوانانی ئەو مەسروفەی پێ ناکرێت ئەو پارەی ناتوانانی ئامادە بکاتن ینی بۆ ئەو پرۆسەیە باش ئەوەی کە خۆت دەبینیت لە نێو بازاری لە نێو خەڵکی ڕێژی هاوسەرگیری ڕووی لە بەرزبوونەوە کردویان کەم بوونەوە بێگومان ڕوو لە دابەزین کردووە یعنی ڕێژەی تەلاق زیاتر بووە لە جیابوونەوە زیاترە لەوەی کە بەڵێ بەریان ڕێژەی جیابوونەوە زیادی کردووە
یان مقارنە ناک بەس ڕێژەی جیابوون و زیادی کردووە ڕێژەی هاوسەرگیری کەمی کردووە هۆکار هۆکارەکەی بەشی زۆر خەڵک دەڵێن قەیرانە. کۆمەڵایەتەکان و قەیرانەکان کاریگەری هەبووە لەسەرەوەی ڕێژەی جیابوونەوە زۆر بەڵێ بێگومان قەیرانەکان ئەوەی سەرەکیە بەڕاستی هۆکاری سەرەکیە نەبوونی پارە نەبوونی کار گەنجێک کە کاری نەبوو ئامادە نییە هاوسەرگیری پێک بینیتن دەرچووی زانکۆیە لە ماڵ دانیشتووە کرێکاریشی بەدەست ناکەوی چۆن پرۆسی هاوسەرگیری بەدەست بینی باشە موچەش کاریگەری ناکاتە سەر ژیانی و گەنجانێکە بیانوێ هاوسەرگیری پێک بێت موچە ینی لە بازاری سەرەکیە بەڕاستی لۆ بازار لۆ ئیشکردن کە موچە درا بۆ ژیان کە هەموو پارهاتە بازار موچەیە خەڵک درا لە کاتی خۆی بە تەواوی درا ینی هەموو شتێک بەرەو پێش دەڕوا ینی بازارەکە دەبتەوە ئیش دەبتەوە گەنج دەتوانانی ئیش بکاتن بەس کە ئەویش نەبوو ینی بازار ڕادەوەسی بەعام کە بازار ڕاوەستە ئیش ڕادەوەسی ئیش ڕاوەستە ینی هەمووی مەربوطە پێکەوە. سەرەتا بەخێر بن سەرچاوم وەڵڵاهی حتمەن ڕاستە ئەو یەکەم جار نەبوونی هەلی کار نەبوونی دامەزراندن و سەرەڕای ئەوەش گرانبوونی زێر یعنی گەنج ئێستا ناتوانیت 50 مسقال یان 40 مسقالی بۆ دابین بکات بەلایەنی کەمەوە ئێستا گەنجێک ئەگەر بیەوێ هاوسەرگیری بکات دەبی 50 مسقال 6 مسقالی بۆ دابین بکات یعنی نزیکەی دەفتەرونیەوەی دوو دەفتەری تێدەچێت لەلایەکی تر کات دامەزراندن ئیش و کار نەبوونی موچە لە کاتی خۆی ئەوانە هەمووی کاریگەری هەیە سەری مامۆستاجان یانیمانی کاریگەری دەکاتە سەر ئەو کوڕ و کچێکە بیانەوێ ژیانی هاوسەرگیری پێک طبعاً مامۆستا ئەوانە هەمووی کاریگەری هەیە کوڕاگەر تەمەشا بکەی مانگانە یعنی ئەگەر داهاتێکی نەبێت یان ئیشێکی دەست نەکەوێت ئیشێکی نەبی کە بکات تەوان ئەوان هەمووی کاریگەری هەیە لەسەر زەواج. باش پێشتر حکوومەت کۆمەڵێک هاوکاری ئەو کوڕکچانەی دەکرد کە ژیانی هاوسەرگیریان پێک دەینێ و پێشینەیەکیان پێدەدا ئایا ئەگەر پێشینەکە دووبارە ببێتەوە ئەمە نابدا هەندانی بۆ ئەو کوڕکچانێک کە دەیانەوێت ژیانی هاوسەرگیری پێک تەوان دەبتە هەندانێک بۆ کوڕە و بۆ کچەش بەڵام لە وابزان بەگەڕەنە لە 2014ەوە ئەو پیشنە وەستاوە تا ئێستا ئەگەر ئەو پێشنە بەردەوام بێت تا ئێستا و یەکەم جا هەر ڕێژە ئەو تەلاقدانە ئەوەندە زۆر نەدەبوو و دەبوو هەندانێک بۆ ئەو گەنجەی و دەبوو ئاسانیەک سوکێک بۆ ئەو گەنجەیە دەتوانێت زەواجی لە خۆ زووتر پێک بینێت یعنی دەبوو یارمەتیەک لە بۆی ئێستا کە دەبینیت ڕێژەی هاوسەرگیری ڕووی لە بەرزبوونەوە کردو یاخ کامکردنەوە کەم بوونەوە حتمما بەرەو زیاد بوون دەڕوات بەرەو زیاد بوونە هەمووی ئەوەش دەگەڕێتەوە هۆکارەکەی ئەوەیە لە نەبوونی کار قەیران هەمووی ژیان زۆر قورس بووە بەڕاستی لە هەموو ڕێکەوە بەڕاستی ئەبێت جاری وە هەیە ئەبێت ئافرەتەکە وەکو بڵێ هەری پیاوەکەی خۆی بکات بۆ ئەوەی ژیان بستەڕێەوە بەردەوام زۆربەی ئافرەتەکان دەڵێن ئێستا مسقاڵی زۆرتر داوا دەکەن مسقاڵی زێری زۆرتر داوا دەکەن کە دەبینن دەڵێن وەکو چاولێکەریەک وایە کچەکەی من بە 50 مسقال ئەو شووی کردووە یاخۆ 7 مسقال 6 مسقال ئەمە پێدوانی ئەمانە هۆکاربی قسەی خەڵکو و کۆمەڵگا وای بکات کەمتر ببێت بەڕێ وەڵڵە مامۆستا ئەوانە تەوان هەمووی هۆکارە ئیسان نابی یەکەم جار نابی چاو لە چاوکەرەوە بیت ئیسان بە تەماشای بکات و کچەکەی بابستە سەرڕێەوە مالێکی باش بێت زۆر ماڵی دنیا هیچ نییە و پیاوەکە شەروە یعنی نابی نەخۆی مەغدور بکات نەلایەنی بەرامبەریشی مەغدور بکات و ئەوەی ئینسان ژانێکی خۆش بباتە ڕێەوە بەحەوێتەوە زێڕ ماڵی دنیا هیچ نییە. بەشی زۆر لە خەڵک دەڵێن هۆکاری ئەوەیە کە گەنج ئەوانەی کە دەیانەوێت تازە هاوسەرگیری پێبینن باڕقورسێکی زۆر دەکەوێتە سەر ئەو کەسەی کە دەیەوێت بچێتە ناو پرۆسی هاوسەرگیری ئەم قسەیە ڕاستە ئەرێ وەڵڵاهی زۆر مەسرەفی دەوێت ینی باری زۆر گران دەبێت ینی بەلایانی کەمەوە دەفتەر و نیوی هەر هەبیت ئەگینا ناتوانێت ئەو ژیانی هاوسەرگیری پێک بینیت بەشی زۆریش بەقەر دەینن وایە بەشی زۆر بەقەر دەینێت بەڵێ وایە ڕاستە ئێ نیەتی مامۆستا لە شێ بینیت.
سلااوان سلااو لە بەڕێز هاوسەرگیریت پێکەینەوە ناخێر بۆ وڵی کەمبوونەوەی ڕێژەی هاوسەرگیری پێوەستە بە چەند هۆکارێک و لەوانە یەکەم کەڵەکەبوونی قەیرانەکان وها خراپی بارگوزارانی هاوڵاتیان لە هەمان کاتیشدا خراپی ڕەوشی دارایی هاوڵاتیان و ناتان دروست بەکارێنانی سۆشیال میدیا لەلاەن بەشێک لەشی زۆر لە گەنجەکانی ئەو سونرە ئەمە کۆمەڵە هۆکاری جوان کردەوە کە ڕێژەی هاوسەرگیری لە نێوە گەنجان کەم بێتەوە ئەوەی هەیەش ینی ئەوە گەنجانکەوە کە زۆرێک لە کارکردنیانەیە خود دەرفەتی کارکردنیانەیە بەگشتی ئەو کارانە من بەششی زۆر لە خەڵک دەڵێن ئەو کەسانی کە دەیانەوێت تازە هاوسەرگیری بکەن باقورسەیەکی زۆریان دەکەوتە سەرشانی ئەو باقورسی چییە ئەو کەسەی لانی بەرامبەر کە کوڕێک یا خود گەنجێک دەسێت بۆ داوای کەسێک ئەگەر لانی بەرامبەریش ینی تۆزێک لە ڕووی نەخت و یاخود ئەو شانێکەوە دەکەوێتە سەر لانی بەرامبەر کە کوڕەکەی خود گەنجەکەیان خود زاواکە ئەکیت ئەوش ئەگەر باش سوچێک بکە ئەکیت دیسان دەبێتەوە کارکەوە ڕێژەی هاوسەرگیری زیاتر بێت کە گەنجەک و دوو گەنج نییە ڕەنگە کومەڵە گەنجمان هەبێت خوازاری ئەوەی بکەوە ئەو ڕێژەی کە داوای لێ دەکرێت ئەگە بڕی کەمتر بێ ئەکیت ڕێگە خوشکەر دەبێت لەوەی هاوسەرگیری پێک بێنن باش ئەوەی کە دەبینین ڕاگررتنی سلفەی حەقاری یاخود زەواز پێشینانە ئەمە تا چەندە کاریگەری هەبووە لەسەر لە ڕابردوو ئەو سفا هەبوو ئەکیید بەشی زۆری لە گەنجان خوازاری ئەوم کە ژیانی هاوسەرگیری پێک بینن بەڵام لەما کاتدا دوای وەستانی ئەو سلفای و ئەو ئەمە بۆ هۆکارکەوە بەشێکی زۆر لەگەر ئەو هۆکارەکانی تر بێتە سەبەبکەوە ڕێژەی هاوسەرگیری کەم بکەوە هۆکارن بۆ ئەوەی هۆکاری بەڵێ ئەمانە هۆکاری زەق و دیارم وەکو گوتم خراپی بارگوزارانی هاوڵاتیان کەلەکەبوونی قەیرانەکان لە هەما کاتیشدا ناتەندروستی بەکارێنانی سۆشیال میدیا لەلایەن بەشێکی زۆر لە گەنجەکان نیە هاوسەرگیری ڕووی لە بەرزبوونەوە کردو یاخود کەم من پێم وابێ ئەگەر بێت و قەیرانەکان یاخۆت ئەمانە ئەو هۆکارانکە باسم کرد ئەگەر بەرداوام بێت ئەکیت ڕێژەکە کەمتر دەبێتە بەڵام بەسارسەکردنی هەر یەک لەم هۆکارانەکەیت ڕێژەکە باڵنسی بەرز دەبێتەوە دەستان خۆش بێت بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی گەیبیستی بوون ئەمە ڕابوچوونی بەشێک لە هاوڵاتیان و گەنجانی قەزای بەردەڕەش بوو کە باسییان لێوە کرد کە بەرزبوونەوەی نرخی زێر و بەرزبوونەوەی نرخی دۆلار و ڕاگررتنی پێشینەی هاوسەرگیری خانوبەرە لەلایەن حکوومەتەوە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی ڕێژەی هاوسەرگیری لە نێو گەنجان ڕوو لە کەمبوونەوە بکات سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ کامیرەمانم جەلال گۆران کە دیمەنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ